ناو منوري مجيد عزيزة لتمني ده صالي موا لصالي 65 جواني لقد دو برايتر ما لبازار وكاين سربيا مان هبوا وكاتا من منار من البردس يوانا ايش ماكل حتى اوان يصير لحياته ما نشكر حمد سعيد وكاك مزل ما انت عقدتي انا ما من هالبردوم من سر ايشكا اسا ام فرعش ما كنتو اللي لقركي اشتي لا ينادي مهندسين واني كركم زياده ايشي لسركا بس لو كاتو لو تمنوا كهاتوين تاسدانا براهم ملي سربي خاصة بتايبل لدستانانا زور شتێکی چاکە و بەسوودە گەرمە ئەوە تەفەرمو ئەمڕۆکە سەرمایە ئەوە نیوەڕۆی هێشتا سەرپێوان نەما بەحساب دروستمان کردەوە بۆ ئێوارش ئەو بەش ئێوارە نەماوە سازی ئامادەکە تەبیعی ئامادەکردنەکەی لە شەوە ئاماداکرێمەی ئێرەمان لە سەعات 12 شەوانێ بە دوو کەس خەریکن تاکو و لەوەی سەعات 11 پێگیر فرۆشتنەکەی ئاسانە وەکو دروستێنەکەی نییە دروستێنەکەی زۆر قورسە بەزەوەی بازارمان سەعاتێشەوە دەست پێکەین ئەوی لە بەڕۆژە خەریک دروستکردنەکەین سەرپێ بریتە گشتیەکەی سەرپێیە سەرپێکە بریتە لە کەلەکەی و زمان و قاچە و جیبەکە ورگەکەیەتی کایکەین بەجی ورگەکە شیلاوی هەیە کلااو قازیشی هەیە هەمی بەیەکەوە بەستراوە لە حیاتی خۆیانە بان ئێمە گیانەکەینەوە شیلاوەکە مەعیدەی حیوانەکەیە کلااو قازیش بەشێکە لە هاوهینی شیلاوگەکەیە و پەیوەستە بە ورگەکەوە دەستیاوەکە دەوری زۆر زۆرە بۆ هەموو کەسێک لە ماڵە عادەتەن کە لە ماڵە دروستێکەوە شتێکی خوان بە پێی حەزی خوان گۆشتی تێکە بامی تێکە گوێزی تێکە بان ئێمە بە گشتەکەین ئەمانی تێناگەین تەنها کشمیش و داودەرمانێکی تایبەتی خۆمان هەیە بۆ سەرپێ یعنی هەموو دەرمانێک نابێ بۆی مەجموعەیە دەرمانێک گرینەوانێ و بەکاریهێنین ئەو دەرمانەکە دایە بەزێنین نا ئەبێ تامی دەرمانەکە بە و نا ئەبێ ئەواش بێ کە بشکێتەوە بەسەر سەرپێکەیە هەردوو لایەن ئەبێ یەکسان بنەوەن سەرپێکەش نابێ بۆنی هەبێ و تامی سەرپێکە بە بان کە تۆ ئەشی خۆی تاموچێژێکی دێوەرەگری حەزەکەی شتێکی خۆشە خواردووە ئەمە کلااو قازیەکەیە ئەمە وڵای هەرو برنجەی تایە هەرو شتەیە بەڵان پێستەکەی ئەسوورترێکە ئەوەی کە حەزی لێ بکە خۆشترە بەلایەوە بەلای ئەمە هیچ فەرقی نییە شیلاوگەکە نەماوە سەر شیلاوەکەتان ئەوش پەڕەپەڕەیە شیلاوەکە دۆزە درێژترێکە عیب نەبێ ناسکترە لەمان تەنها پێستەکەی فەرقی هەیە ئەگەر لە ناوە هیچی فەرقی نییە لە 65 کە من تەمەن 2 ساڵ بە مناڵمەگە کاکمانە چۆن پێریان کردوم کوڕەکانیشم وا فێر کردووە وە ساکەش کە ئێستا دوو سەیترمان هەیە هەر ئەوە فێرمان کردوون ئەو داو دەرمانەیە ئەو شۆرینەوە لێنانەیە لەسەر ئەو تایمە ڕۆشتوین ئەنچەند عەزیەتی یاوی هیلاکە ئێستا گۆڕانکاری هەیە ئیکەن بەڵام من نەم کردووە ڕێگاشم نەیە بۆ مناڵەکان بیکەن